ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەرزڕاگرتنی یادی شەهیدانی ژینگە لە شاری سەقز. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕە. بۆ پێشاندانی شەوانەی خەڵکی ناڕازی لە شاری سەبزەوار دەست بە ڕژیم. ژاراویبوونی بەندکراوان لە زیندانی شەیبانی ئەهواز و ڕەتکردنەوەی گرێبەستی هەڵوەشاندنەوەی گەمارۆکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. پێشوازی لە ناهید خۆداجوو لە شاری سنە. ناهید خۆداجوو چالاکی کرێکاری و بەندکراوی پێشوو پاش ئازادبوونی لە زیندانی قەشچەکی وەرامین وەگەیشتنی بە شاری سنە ڕوبەڕووی پێشوازی گەرمی کۆمەڵێک لە ئەندامانی سەندیکای کرێکاری و چالاکانی کرێکاری بووەتەوە. بە پێی هەواڵی گەیشتوو ناوبراو پێشەوەی کە سەردانی ماڵی بنەماڵەکەی بکات سەردانی گڵکۆی دایکی کردووە. دایکی ئەو لە ژنە چالاکوانە کاتێک لە بەندیخانەکانی ڕژیمدا بوو گیانی بەخت کرد، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە ئەو کات مرەخەسی بە مەبەستی بەشداری لە ڕێوڕەسمی ناشتنی دایکی پێنەدرا بوو. بەرزڕاگرتنی یادی شەهیدانی ژینگە لە سەقز. ڕۆژی هەینی ڕێکەوتی 28 خەرمانان 1400 سواری هەتاوی کۆمەڵێک لە ئەندامانی گروپی دووچەرخە سەوارانی شاری سەقز بە مەبەستی ڕێزگرتن لە یادی شەهیدانی ژینگەی کوردستان چالاکیەکیان بەڕێوە بردووە. ئەندامانی ئەو گروپە بە بەرزکردنەوەی وێنەی خەبات ئەمینی، چیاکۆ یوسفی نژات، حەمید مۆرادی و ڕێبین گۆرانی و وتنەوەی درۆژ ڕێزیان لە یادی ئەو ئازیزانە گرت و جەختیان لەسەرەوە کردەوە کە هەموو کات لەسەر ڕێگای ئەو گیان بەخت کردوانە بەردەوامە بن و پەیمانیان لەگەڵ نوێکردنەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕە. ڕۆژی هەینی ڕێکەوتی 28 خەرمانان کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕەی ئێران شاغڵ سەکۆکانی نەسر و ئیلام دەست بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەغدەست و مەزایە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەوی ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەراتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ و وەدیهێنانی بەڵێنەکانی بەرپرسان بوون. مانگرتنی ماڵدەزراوانی پرۆژەی حەکیم لە تاران. ڕۆژی هەینی کۆمەڵێک لە ماڵدەزراوانی پرۆژەی حەکیم لە شاری تاران بەهۆی ڕادەستنەکردنی خانووەکانیان لەلایەن بەرپرسانەوە کۆبوونەوە و مانیان گرتووە. خەڵک لەو کۆبوونەوەیەدا دەست بە نابەرابەری، گەندەڵی، بەڵێنی درۆی بەرپرسان و هەروەها گوشاری ناوەندەمنیەکان بۆ سەر ماڵدەزراوانی ناڕەزایەتیان دەربڕیەوە و ئاماژەیان بەوەش کردووە کە سەرەڕایدانی پارەی خانووەکانیان هێشتا هیچ خانوویەکیان وەرنەگرتووە. خەڵکی ناڕازی لە کۆبوونەوەکەدا خوازیاری سزادانی تاوانباران، پێدانی خانووەکانیان و هەروەها دەستێوەرنەدانی ناوەندە قەزاییەکانی ڕژیم ببورن دەستێوەردانی ناوەندە قەزاییەکانی ڕژیم بە شێوازێکی دادپەروەرانە لەم دۆسیەدا بوون. خۆپێشاندانی شەوانەی خەڵکی ناڕازی لە شاری سەبزەوار دەست بە ڕژیم. شەوی هەینی 28 خەرمانان خەڵکی ناڕازی لە شاری سەبزەوار دەست بە سیاسەتەکانی ڕژیم ڕاپەڕین و بە وتنەوەی دروست خوازیاری هەڵوەشاندنەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. بە پێی وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە خۆپێشاندانەکان لە چەند شەقامێکی ئەو شارە بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر، مەرگ و نەمان بۆ خامنەیی و ژیان ئازادی بە شێوازێکی بڵاو بەڕێوەچووە. هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی بڵاوپێکردنی خەڵکی ناڕازی هێرشیان کردوتە سەر ناڕازیان، بەڵام ڕووبەڕووی خۆڕاگری خەڵک بوونەتەوە و بەو هۆیەوە لە نێوان خۆپێشاندەران و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمدا تێکەڵچوون ڕوویداوە. شایانی باسە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ژمارەی برینداران و دەست بە سەرکراوان هیچ زانیاریەک لە بەردەستا نییە. ژاراوی بوونی بەندکراوان لە زیندانی شەیبانی ئەهواز.
بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زیاتر لە نیوەی بەندکراوانی ڕاگیرە و لە زیندانی شەیبانی ئەهواز بەهۆی نەبوونی کەیفیەتی خواردن لەو زیندانە ژاراوی بوون. لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە نیوەی بەندکراوانی ڕاگیرا و لەو زیندانە بەهۆی بەسەرداچوونی کاتی خواردنەکانی ئەو زیندانە ژاراوی بوون، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە بەندکراوان ڕەوانەی نەخۆشخانە نەکراون و بەتەنیا چەند دەرمانێکی سەرەتاییان پێدراوە. ئەمە لە کاتێکدایە کە ژمارەی بەندکراوانی ئەو زیندانە زیاتر لە 4,000 کەسە و بەتەنیا یەک پزیشک و یەک کەس بۆ یارمەتیدانی پزیشکەکە تەرخان کراوە بۆ چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانی بەندکراوانی ئەو زیندانە. سازکردنی دۆسیەی نوێ دژ بە عەباس واحدیان شاهڕوودی. ڕۆژی ڕابردوو پارێزەری عەباس واحدیان شاهڕوودی نووسەر و بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیڵابادی مەشهەد ڕاگەیاندووە دژ بە ئەو بەندکراوە دۆسیەیەکی نوێ سازکراوە. عەباس واحدیان شاهڕوودی لە واژۆکارانی بەیاننامەی دەست لە کارکێشانەوەی عەلی خامنەییە کە لە مانگی گەلاوێژی ساڵی 1398 هەتاویەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کراوە. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم لە چەند دۆسیەدا حکمی 21 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنراوە. پارێزەری ئەو زیندانیە سیاسی ئاماژە بەوە دەکات سازکردنی دۆسیە دژ بە و بەندکراوە کاتێک لە زیندانەوە هەروها بەبێ بەشداری پارێزەرەکەی کردەوەیەکی نایاساییە و پێویستە تاوانبارانی ئەم کردەوە سزا بدرێن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ڕەتکردنەوەی گرێبەستی هەڵوەشانەوەی گەمارۆکان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی هەینی ڕێکەوتی 28 خەرمانان شۆڕای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان بە 9 دەنگی نا، 4 دەنگی ئەرێ و 2 دەنگی بێلایەن گرێبەستی پێشنیارکراوی وڵاتی کۆرەی جنوبی بە مەبەستی هەڵوەشانەوەی هەمیشەیی گەمارۆکان دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی ڕەتکرایەوە. نوێنەری بریتانیا لە کۆبوونەوەکەدا ئاماژەی بەوە کردووە کە بەکارهێنان و چالاکردنەوەی میکانیزمی ماشە لەلایەن 3 وڵاتی ئوروپاییەوە یاساییە و بەهۆی پێشێلکردنی پەیمانی هەستەیی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوە چالاک دەبێتەوە. هەروەها نوێنەری وڵاتی فەڕەنسا بە ئاماژە بە بەرزبوونەوەی ڕێژەی پاشکەوتەکانی یۆرانیۆمی پیتێنراوی ئێران خوازیاری بەڕێوەچوونی یاسایە و مکانیزمە و هەروەها گەڕانەوەی گەمارۆکانی نەتەوە یەکگرتووەکانیش دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.